شاخەوان سعید بەڕێوبەری بەنداوی دووبس ڕاستەوخۆ لە شاری کەرکووکۆ لەگەڵمانە کاک شاخەوان بەیانی باش سڵاو لەبێ بەیانیت باش جا باسێکمان لە بەنداوەکە بۆ بکە و بزانانی ئەم ساڵ بەراورد بە ساڵی پارایی بەنداوەکە چەندێک کەمی کردووە و باسێکی مێژوەکەشی بزان مێژەکەی دەگەڕێتەوە بۆکەی بەیانیتان باش زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ جەژنی موسڵمانانی جیهان پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێت زۆر سپاس بەڕاستی بەنداوی دووبز دەکەوێتە قەزای دووبزەوە 50 کیلۆمەتر لە شاری کەرکووک دوورە ئێمە مێژووی بەنداوەکەمان دەستپێکردنی دروستکردنی ئەو بەنداوە لە ساڵی 1963ەیە بەنداوەکە لە 1965 تاوە بووە جارێکی تر ئەم بەنداوە دروست کراوەتەوە لە 1985 لەبەر ئەوەی لە 1970 تووشی داڕمان بووە دوای ئەوەی کە دروست کراوەتەوە کۆمەڵێکی سێفتی بۆ ئەو بەنداوە دانراوە وەکو ئەوەی خۆتان باستان کرد بەڕاستی موشکلەی کێش و هەوا هەموو جیهانی گرتێتەوە بە تایبەتی عێراق بەڕاستی کەمی ئاو لە عێراقا مشکلەیەکی زۆر گەورەیە بەڕاستی بە خۆشحاڵیەوە ئێمە ئەو ئاوەی کە بۆمان دێ بۆ بەنداوی دووبز لە بەنداوی دۆکانەوە بۆمان دێ سەر چاوەکەمان بەنداوی دۆکانە ئەو ڕێژەی کە ئیستا بۆمان دێ ڕاستە بەشی شاری کەرکووک ناکە بەس ئێمە دەبێ ئەوە بکەینە ڕەچاو بکەین لە بەرچاومانە بۆ ئەوەی شاری کەرکووک بێ ئاو نەبێت دەبێ هەموو لارێک بەشداری لەم مەوزوعە بکە بۆ ئەوەی ئەو ئاوەی لە بەنداوی دۆکان هەیە بەشی شاری کەرکووک و شاری سلێمانی و قەزا و ناحیەکان بکا بەڕاستی بەڵێ کەواتە کاک شاخەوان تا چەند توانراوە سوود لە ئاوی گلدراوەی بەنداوەکە وەربگیرێ بە تایبەت بۆ خواردنەوە بەڵێ وەکوی خۆتانەزان ئێمە بەنداوی دووبس توانای گلدانەوەی 58 ملیۆن متر سێجایە باشە بەڕاستی ئێمە ئەو ئاوە ڕۆژانە کە بەرەدرێ لە بەنداوەکەمان وەجبەیەکی ئاو کە بەرەدرێ لە بەنداوەکە ئەچێتە زی بچووکەوە کە توانای 4000 متر لە چرکەیەکە 4000 متر سێجا لە چرکەیەکە ئەوەی تریش کە 278 مترە قەناتی ڕێی کەرکووک بێ کەناڵی کەرکووکی پێڵێن ئەویش توانای 278 متر سێجا لە چرکەیەکە بەڕاستی ئێستا ڕۆژانە ئێمە ئاوەی بۆمان دێ لە دۆکانەوە ڕۆژانە 6 متر سێجا لە چرکەیەکە بۆمان دێ ئێمە تەنزیم یەکەی لە بین قەناتی ڕێی کەرکووک و زەی بچووکەوە بەڕاستی ئەوەی پێویستی شاری کەرکووک ئێستا ڕۆژانە 30 متر بۆ 35 متر لە سێجا لە چرکەیەکە بە کەناڵی کەرکووک کە دەین بۆ ئەوەی ئاوی خواردن و بۆ ئاوی خواردن و خۆتانەزانن ئێمە بۆ نەوت و غاز و دروستکردنی کارەباش پێویستمان پێ ڕۆژانە بڵێ بەڵێ کاک شاخەوان ئەی لە بواری ئاودێری و کشت و کاڵ تا چەند بەنداوەکە سوودیە بووە بە شێوەیەکی گشتی بەڵێ خۆی بەڕاستی دروستکردنی بەنداوەکە سەرەکی بۆ ئەوە دروستکراوە بۆ ئەوەی کشت و کاڵی ناوچەکە زۆر ئیسفادەی لێ بکەن و ئێستا بە ڕۆژانە ئەو ئاوەی کە بەرە درێتەوە بەڕاستی ئیسفادەیەکی لێکا خەڵکەکە بەس ئەم ساڵ وەکو ئەوەی کە وشکە ساڵیە نزبەیەکی لەو کشت و کاڵیە دەبێ نەکرێ لەبەرەوەی بەڕاستی ئەو کشت و کاڵانی کە زۆر پێویستیان بە ئاوە ڕۆژانە پێویستیان بە ئاوە لەبەرەوەی خۆتان نەزانن ینی کەمی ئاو هەموو وڵاتەکەی گرتوێتەوە لەبەر ئەوە دەبێ ئەوە بکەی لە بەرچاوە و ینی نیزامی تازەش بکرێتە ناو کشت و کاڵەوە بەڕاستی ئێمە ناکرێ ئاو بەردرێ بۆ کشت و کاڵ هەرەوە ئەو ئاوە بەفیڕۆ بڕە بەڕاستی ئاو بەستە زۆر بە نرخە دەبێ هەموو لایەنێک هەموو تاکێک لە ئێمە دەست بگرێ بەو ئاوەی کە هەیەی لە ماڵەکەی یان لە شەریکاتەکانە یان لە هەموو شوێنەکان بەڕاستی زۆر زەرورە ئێمە دەبێت لەوە تێبگەین یعنی نەکا بەس کوردستان و یان عێراق بەڕاستی هەموو
جیهان مشکلەی کەمی ئاویان هەیە دەبێت دەست بگرین بۆ ئەوەی کە هەمانە بۆ ئەوەی بەشی کاتە ئێوە ئەو ڕێکارانتان گرتوۆتە بەر کاک شاخەوان کە دەستی پێوە بگیرێ بۆ ڕۆژانی داهاتوو بۆی مەترسیەکانی وشکە ساڵیەوە ئەکید خۆتە دەزانی ئێمە یعنی تقریبا پێش 2 هەفتە لەوە پێش مؤتەمەرێکی گەورە کرا لە بەغا باسی ئەم شتانە کرا یعنی زۆری ئەعلامیەکان و زۆری قەنەواتەکان حاضر بوون بەڕاستی وەزیرەکەمان زۆر بەوردی باسی ئەم مۆزوعی کرد کۆمەڵێکی اتفاقاتی شەیە لەگەر وڵاتان ئەکرێ بۆ ئەوەی خۆتان نەزانن ئێمە سەرچاوی ئاوەکانمان لە وڵاتەکانی دەوروبەرمانە کۆمەڵێکی اتفاقاتیش کراوە دەبێت بەڕاستی یعنی ئەوە بکەنە بەرچاوەکە کۆمەڵێکی مەشاکل دروستە بێ ئەگەر لە حاڵەتێکە ئەو ئاوە بەرنەدەنەوە بۆ عێراق و ئستش ینی ئەوەی کە وەکو معلومات هەیە یعنی ڕۆژانە ئاو بەرەدرێتەوە لەلایەنی وڵاتەکانە بەڕاستی بۆ عێراق بەس وەکو شاری کەرکووک ئێمە هیچ حتا ئەم لەحزەیە هیچ گرفتێکمان بۆ دروست نەبووە بەڕاستی ئەو ئاوەی هەیە لە بەنداوی دۆکان ڕۆژانە و ئاوی سەکەبەرە دیە بەڕاستی ئێمە وا تەنزیمێکن کاک شاخەوان لێرەدا ڕادەگرم باست لە وڵاتانی دراوسێ کرد تا چەند کەمی ئاو کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە بێگومان ئەگەر ئاو لە بەنداوەکان دەرمێت و ڕوبڕی وشکە ساڵی بینەوە دەبێت هانا بە وڵاتانی دراوسێ بەری ئەمە تا چەند کاریگەری هەیە و مەترسی هەیە لەسەر فشاری سیاسی و ئابووری بۆ وڵاتەکەمان وڵی خۆتەزانی ئەم مۆزوعانە مۆزوعی سیاسیە بەداتوانین بچینە ناو مۆزوعانە و بەڕاستی ئەوە کەسی زانا هەیە لەم بوارە و کەسی اختصاسەیە خۆی قەرارەدا لە مۆزوعانە بەڕاستی ئەمە ئەوەی کە پێوەندە بە ئێمە وەکو بەنداوی دووبست ڕۆژانە و ئاوەی لە بەنداوی دۆکانەوە بۆمان دێ ئێمە تەنزیبی ئاوەکەکەین و بۆ ئەوەی شاری کەرکووک و قەزا و ناحیەکان و ئێوە خۆتانەزانانی ئێمە ئاوی بەنداوی دووبست دەگاتە دووسخورماتوش باشە کەواتە کاک شاخەوان تەنها سوود لە زەی بچووک و بەنداوی دوکان و بارانە و دەبەستن یاخۆ چ سەرچاوەیەکی ترێکە بەنداوەکە سوودی لێ ببینێت و ئاوی تێبڕێتە ناو بەنداوە هیچ سەرچاوەیەکی ترمان نییە ئێمە بەڕاستی سەرچاوەیەکی ترمان نییە غەیری بەنداوی دۆکان دەبێ و لەگەر بارانەوە بەڕاستی هیچ سەرچاوەیەکی ترمان نییە باشە کاک شاخەوان پلانی خێرا و درێژخانەتان هەیە بۆی ئەم وشکە ساڵیە زیانی زۆری نەبێت یاخود بە کەمترین زیان ڕزگارمان بێت واللهی وەکو بەڕێستان نەزانن ئێمە ینی پلان ئەوەیە ئێمە من زۆر سپاسانەکەم بەڕاستی ئەم بەرنامەیەوە زۆر مهمە بۆ ئەوەی خەڵکی تێبگەێنین دەست بە ئاو بگرن بەڕاستی زۆر ینی گرینگە ئێمە کە باران زۆرە بارێ ئێمە هەر مشکلەمان بۆ دروستە بێ کە کەمی ئاویە بێ هەر مشکلەمان بۆ دروستە بێ بەڕاستی ئێمە هین نین یعنی ئەوە نین ئاو دروست بکەین ئێمە ئەوەی لەسەرمانە ئەو ئاوەی کە بۆمان دێ بە ڕێژەیەکی زۆر باش دابەشی کەن لەسەر ئەو شوێنانەی کە پێویستیان پێێتی باشە کاک شاخەوان وەکو ئاماژەت پێیا کە ئاو زۆر دەبێت مشکلەمانێ کە ئاو کەم دەبێت مشکلەمانێ جا بێگومان هەتا ئاو زۆر بێت کێشەکان زیاتر چارەسەر دەبن هەوڵتان نەداوە بۆ ئەو ساڵانی کە بارانێکی زۆر هەیە ئەمە نەبێتە گرفت وەڵکو بێ بەڕەحمەت و سوودی لێبینین چ بۆ ئاودێری بێ چ بۆ سەرجەم سێکتەرەکانی ژیان بێت بۆ سامانی ماسی بێت هەوڵتان نەداوە بیر لەوە بکەنەوە یاخود لەگەڵ لایانی تر قسە بکەن کە بتوانن بەنداوی تر دروست بکەن بۆی لە ئەو ساڵانی کە بارانێکی زۆر دەبارێ بتوانن سوود و بارانە وەرگرن بۆی بتوانین ڕوبڕی وشکە ساڵی بینەوە لە کاتی کەم بارانیدا خۆی بەڕاستی ئەمە تەواوە وزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق زۆر بە باشی ئیشی لەسەرەوە مۆزوع کردووە بەس وەکۆی جەنابتان نەزانن یعنی بەنداو دروستکردن شتێکی ئاسان نییە یعنی بڵێ وەڵاهی منستە بەیانی بەنداوە دروست دەکەم و دوو بەیانی تەواو بێ ئەمە زۆر زەرزە زەحمەتە یعنی بەنداو دروستکردن دیراسی ئەوەیە کۆمەڵە شەریکاتی اختصاص دەبێ بێ دیراسەتی شۆنەکە بکە بەڕاستی وزارەتی سەرچاوە ئاویەکان لە عێراقا ئیشی لەسەر ئەوە کردووە و ئینشاء الله بەنداویش دروست دەکرێت و کاک شاخەوان ئەو بابەتە ئیداریانە بێگومان دەزانین بەڵام چەند پێویستمان بەوەیە کە بەنداوی دیکەمان هەبێت خۆی جەنابەت تەواوە یعنی دەبێ بەنداو دروست بکرێت بەس تر من وەکۆی ئاماژەم پێی کرد خەڵکی اختصاسیە لەو بوارە خۆیان ئەوان ئەو مەوزوعانەدا ڕێژن ئەوە ینی بەڕاستی ئیشی ئێمە نییە یعنی قسە لەسەر ئەو مەوزوعانە بکەین
بەڵێ کاک شاخەوان پەیوەندیتان لەگەڵ بەنداوەکان هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا پلان و کاری هاوبەشتان هەیە لە ئێستاە بێت یاخود لە داهاتوە؟ من خۆم وەکو بەڕێوەبەری بەنداوی دووبست سەرۆکی تیمی بەنداوەکانی کوردستانم لە بین عێراق و کوردستان. بەڕاستی ئێمە زوو کۆبنەوەکەین بۆ مەسلەی ئەوەی کە ئەو ئاوەی کە بەرەدێ لە بەنداوی دۆکان، ئەو ڕێژەی کە بەرەدێ لە بەنداوی دۆکان تەنزیمی بکەین و ئەو ڕێژەی کە شاری کەرکووک و قەزامناحیەکان پێویستێتی. بەڕاستی ئەوان هاوکارن لەگەڵمان، ئێمە زۆر سوپاسیان دەکەین. زۆر ئێمە ینی پەیوەندیەکانمان بتەوە ینی من دائیمەن ئەڵێم بەڕاستی ئەو پەیوەندی لە بین بەنداوەکان و عێراقەیە پەیوەندیەکی زۆر بتەوە و زۆر ینی بڵێم بە باشیش مامەڵە لەگەر ئاوەکرێ لە هەردوو لاوە. باشە کاک شاخەوان، لە زۆربەی وڵاتانی جیهانیش لە بەنجاوەکاندا بۆتە ناوچەیەکی گەشتیاری و سەرچاوەیەکی داهاتی باش بۆ ئەو وڵاتە. تا چەند لە دووبستود لەمە بینراوەکە بتوانرێت لە نزیک بەنجاوەکە بکرێتە شوێنێکی گەشتیاری بۆی گەشتیاران سەردانی ئەوێ بکەن و هەم بەو دیمەنە جوانە شاد ببن و هەم بتوانرێت بێتە سەرچاوەیەکی جەهات بۆ ناوچەکە و بۆ دەڤەرەکە. من زۆر سوپاسی جەناب دەکەم، بەڕاستی ئەم پرسیارە زۆر گرینگە وەکو بەنداوی دووبست. ئێمە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشمان هەیە بەڕاستی، بەس پێویستەکە یعنی نەختێ خەمی لێ بخودێ. خۆتە زانی ئێمە وەکو بەنداو ئیشی ئێمە فەرمیات و بەردانەوەی ئاوەکەی ئەوەی تر ئەکرێتە سەر ئەستۆی محافزەیە. بەڕاستی خۆتانەزانن ئەو چەند ساڵی ڕابردوو ئێمە زۆر داواکاریمان کرد، محافزی بڵێن پارێزگای پێش ئەوە هیچ نەهات بە دەنگمانە. بەڕاستی ئێمە سەر لەگە کاک ڕێبوارە پرۆژەمان بۆی داناوە، ئینشاءالله بەم زوانەش ئەکرێتە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشی وعدی پێمان داوە ئەلم زوانە دێ سەردانیمان بکات و سەیری ئەو شوێنە گەشتیاریانە بک. بەڕاستی شوێنێکی زۆر خۆشمان هەیە. ئەگەر بکرێتە شوێنێکی گەشتیاری من ناڵم بەس کەرکووک زۆری شارەکانی تر ئیسرادەی لێ ئەەکەن. ئەنداوی دووبست سپاس کە ڕاستەخۆ لەگەڵ ماوەی سەرکەوتوو بن. سپاس بۆ چاو. بەڵێ من و سانە بە هاوکاری هاوڕێیانمان تەواوی بڕگە بابەتەکانی بەیانی کورسانی و زمان پێشکەش کرد. ڕۆژێکی ئارام بۆ هەموو لایەک.